ئەمە دایکێکە کە ڕۆڵەکەی بۆتە پێشمەرگە خلاص بووە بینی کە هەردووشیان پێکەوە ئەگرین ینی هەستێکە کە حتمما ئەوانش لە سۆرانەوە هاتوون ئەبینی کورتە کوڕ و دایکێکن کوڕە شەهیدە باسی باوکشین بۆ بکە باوکی چکار باوکی پێشمەرگە بوو شەهید بوو لە چۆ شەهید بوو چاری 5 2005 شوبات ئێستا دیسانەتەوێ هەمان ڕێچکەی بابت بگریەوە بەرێ چۆن شانازیدا ببێ پێشمەرگە لەبەر باوکم و خاک و نیشتیمان و ئەوە ڕێگەی هەمووانە گوتم مادەم پیاوێ من لەسەر ئەو ڕێگای ڕۆیشتیا پێشمەرگە بۆ شەهید بووە حتمما دەبی کوڕیشم لەسەر ئەو ڕێگای شەهید بی بژی پارتی بژی بازاری بژی پورەژیان بەرێ چەند کوڕت هەیە؟ دوو بەخۆی دەست ئەوەی دیکە تەمەنی چەندە؟ 2005 ئەوڕۆ بابی شەهید بوو سمێنێ کوڕەکەی دیکەم بوو یعنی کوڕێکی نەبینیوە بابە هیچ باب حتمما ئەو کاکە ناوی چییە؟ یاسر کاک یاسر عەلیش حتمما بچوو بۆ ئەو کاتینا پۆلیەکی ابتیدایی بوو یەک ڕۆژم بێگریان بەڕێ نەکردی یەک ڕۆژ چییە بێگریانم بەڕێ بەڵام نەکردی ئێستا ماشەڵا گەورە بوو بە پێشمەرگە ماڵتان لە سۆرانە شەقڵاوە لە شەقڵاوانە خۆفەقن ئینشاڵڵا ئەو کوڕەشم ئەها ئەو کوڕە جوانە شەریتەوە ئەوە باوکی نەدیتە کاتێک بابی خۆی نەریتێ بابی چاری 5 2005 ئەوە شەکەیتە پێشمەرگە ئەوە 5 2005 بوو ئەوە شەکەیتە پێشمەرگە ئەی کەمێ ئەرێ وەڵا ئامادەمە بەخۆشم ڕووی خۆ فیداکەم لە پێناو خاک و نیشتیمانم دەستان خۆشبی ماندوو نەبن